هەر جارێک تقریبان 4 مانگ 3 مانگ جارێک 5 مانگ جوارێک دێم خوێن دەبەخشم هەتڵە خوێنێک دەبەخشم بۆ برا پێشمەرگەکان بۆ باخەکانی خوێن بۆ هاوڵاتیان بۆەوەی ئەو خەڵکە ئیسفادە لە خوێنەکان بکات. لە ڕاستیە کەمی کردووە لە بانکەکانمان ئەمیش بەهۆی زۆری لۆدێکی زۆر لەسەر سنتەری گواستنەوەی خوێنمان فراوانبوونی شار هۆکارێکە بۆی کە تەڵەبیاتێکی زۆر لەسەر بانک هەبێ و تەڵەبیاتی نەخۆشخانەکان پێشمەرگەش لەو لاوەڵیانێ زۆر کات لە بەرەکانی جەنگە بریندارمان هەبووە اینجا داوامان لە هاوڵاتیانە ئینشەڵا کە بتوان بەدەم بانگەوازەکەمانەوە بێن جوابدانەوەیان هەبێ و بێن ئەو ئەرکە نیشتیمانی ئەو ئەرکە ئاینیە پەیرەوەکە نێمە سپاسیان دەکەین و سپاسی ئەرکیان دەکەین و سپاسی ماندووبوونیان دەکەین کە بێن بۆ ئێرەکە. خلکی روزانه گند بین کافامه نوی چهارچرانیک برا دلاله خلکی تیتنیک ما یت مصرنا بغدانه اربیلینه سلیمانیه خوزا خود دهوکه اوی تیتنیک ما کی تیتنیک ما جیب خدمت آمراد بن چه بینجی چه بخارن چه خارن بینجی هر خلكي موصلتين خلكي بغدادين خلكي تركاتين ولا اوروبيتين الحمد لله هر حركه باشا بس هر نوا كباريه السيرفي غيراني هر تاثير المبيع بس نقها واحد يزيد انه بيجن والله امي عزل كن انا خلص شو اللي ما نما بس هر عالم الحمد لله ما عالم هر يدركفي وهر يبينا فرابي الحمد لله ديسا ايصال مبريه وشغل ما الحمد لله قالك باشا يعني اغلب اون سرادونما ويرت كن گنجه چكو بجا تايبت جيبو گنجا وغيره دايه وروجانا الفيري بس ما گنج جديدن وقت ديت هوتن يعني عائله جتين بس بكام برين كمال الفيري مطعم جهابي وكوفي جبي يعني وان ظروف وصايا خاصه مطعم راكن منشن شول بكن تني ما كوفي ماي ئێمە هەر شەوێک فیلمێک نیشان دەدەین ئیتر وەکو ثیممان داناوە بۆ نمونە شەوێک فیلمی مۆسیقیە شەوێک فیلمێکی فەستیڤالیە شەوێک فیلمێکی ئۆڕۆپیە و شەوێک فیلمێکی ئەکشنە و شەوێکیش فیلمی کوردیە بە تایبەتی زۆر بایەق بە سینەمەی کوردی دەدەم لێرە لەبەرەوەی خۆم فیلم سازم و لەبەرەوەی دەمەوێت سینەمەی کوردی فیلمی کوردی ڕاستی بەرز ببێت لە ناو کورد و لە ناو هەموو دنیا. کراویبوونی ئەو سینەما کافی gelek گرینکە بۆ کوردستان چۆن یەک چشتێکی یەک کافی سینەمایی وەکو ئەوە gelek کەمە یعنی لە هەموو دنیا یەک چشتێکی جیاوازە بەس خەڵکێکیش جیاواز دەچێن باو کافی سینەما بەس هیوادارم کە ئەو سینەما کافی کە لە کوردستان کراوی بووە خەڵک چشت بکەن ینی بەشداری بکەن.